من سیڤانە نزار دەرچووی کۆلێژی پەروەردەی وەرزشی هەڵەبجە سەرپەرشتیاری کاتیمیای کچانی بڕیار بیرۆکەکە بیرۆکەی خۆم بووە لە مانگی 11 2020ەوە کۆبوونەوەمان کرد و لەگەڵ کاکستار کە سەرپەرشتیاری بەشی کوڕانی ئەکادیمیای بڕیار بوو بڕیارماندا کە ئەکادیمیاک بکەینەوە چکە لە هەڵەبجە هیچ ئەکادیمیایەک نەبوو یان فێرگەیەک نەبوو بۆ کچان کە یاریزان دروست بکات. ئامانجی سەرەکی من ئەوەیە کە یاریزانی کز لە مناڵیەوە پەروەردە بکەین پێیان بگەێنین بۆ ئەوەی لە داهاتووە بتوان ببن بە یاریزان بەشداری لە خولەکانی کوردستان بکەن. تەمەنەکان لە 8 ساڵ مناڵتری ژوەرم گرتووە هەتاکو 18 تا ئێستا زیاتر لە 30 یاریزان پەیوەندی پێوە کردوین. یەکەم شت کە بۆ من زۆر گرنگ بێت دامی دەوروبەرە ئەگەر بە قسەیەک بێت یاد بە پشگیریەک بێ بە دەستخۆشیەک بێ لە هەڵەبجە زۆر بکەمی بەڕاستی کە من دەستم پێکرد جگە لەوە کە کەس پشتی ناگرتم ڕەخنەشم ئاراستەکرا هیچ یانەیەکی هەڵەبجە و دەوروبەری نەهاتن یعنی هاوکاریم بکەن یان یارمەتیەکەم بدەن یان تەنانەت ئەگەر بۆ منە داواکاریشم لە کەسێ بکردایە یانوێ و فێرگەکەتان بۆ منە معتەرەف نییە یان شەهادەتان نییە شتانە. لە سەرەتاوە خۆم بەتەنها بووم یعنی خۆم هەموو شتێکمە کرد سەرپەرشتیمە کردن ڕاهێنەریم پێکردن بەڵام کە زۆر بوون مامۆستا شیلانم بان کرد کە ئەو گۆڵچێکی دێرین یعنی ساڵانێکی زۆرە گۆڵچیە بۆ یاری بۆ تیپەکانی هەڵەبجە و دەرەوەش ئەکا ئێستا ئەو لە دەرەوە یاریەکە ئەوی هاوکارێکی زۆر باشم بوو کە لەگەڵ مابوو تەمرینمان پێکردوون. ناوم شیلا مستەفا محەممەدە خۆبەخشانە ڕایەنەرایەتیم تیپەکەم یاریزانەکان لە 30 یاریزان پێکاتون خۆمان مەسرەفی هاتوچۆ و ساحە و خواردن و پێداویستە خواردنەکانەکەین بەشداری خولمان نەکردو بەس بە تەمانی شەڵە لە داهاتوە بەشداری خولکەین و چەند یاریزانێکمان تایە باشن نردومانەتە خولەکان بۆ یاری بکەن بۆ یانەکان کاتەکان بە پێ و کاتێک کە کچەکان مەجاالیان هەیە ئێستا بە بۆنێک گەرماوە کردومانەتە ئێواران تەمرینەکان بۆ زستانانیش بەیانیان تەمرینەکەین لە هەفتەیەکا 2 ڕۆژ تەمرینمانێ ئاستەنگ هاتوۆتە بەردەمان بۆ نمونە پێداویستی جل هاتوچۆ ساحە پێداویستی تەواوی کاملی یاریزانەکان چونکە نەقسیان زۆرە و هەنێ جار بێجل یاریمان کردو ینی وامان کردو خۆمان پێداویستەکان پڕ بکەینەوە بەس بۆەوەی ئەوان بێکێشە نەبن یعنی زۆر بە ڕێگای تەنگ و چەڵەمەیان ڕۆشتوین ئیشەڵا ئەوانش تێپەڕەکەین بەرەواستی باشتر و باشتر داواکاریمانەوەی هاوکاریمان بکەن لە ڕووی هاتوچۆوە پێداویستی یاریزانەکان ساحە هاوکاریمان بکەن لە گرتنی ساحەکانە ینی ڕۆژی وا بووە تقریبن 15 تەلەفۆنەکەی بۆ ساحە گیراوە هاوکاری و ناکەن مەجال و نان هیوایە مەجالمان بن بۆ ساحە. من نامێ و غەڵەتەی خۆم دووبارە بکەمەوە کە ساڵانی پێش و لەوێ بووم و حەز ناکەم هەتاکوم یاریزانەکان خزمەتی باشیان نەکرێت و لایەنی مادیان پڕ نەکەنەوە هەرگیز نایڵم بچنە هیچ شیانەیە لەبەر ئەوەی چونکە ئەو ناڕەحەتیانی خۆم بینیمە ناڵم کچەکانجە پێشتر 9 ساڵ بۆ هەڵەبجە یاریم کرد دوایەکە وازم لێنان خۆبەخشانە یاریم کرد دوایەکە وازم لێهێنا لەبەرە نێوەکار و دواتریش چوومە سیروان لە سیروانی شوازمێنە ئێستا یاریزانی دوکانم بۆ ئەم خڵە. من ناوم ڕەندا عوسمانە و تەمەنم 14 ساڵە بۆ مای 6 مانگە بێت لەم ئەکادیمی یاریەکەم زۆر خۆشحاڵم کە یاریەکەم بۆ خۆم و سەربەرزانەیە بۆ خۆم و تیمەکەم و بۆ ینی هەڵەبجەش بۆ مای 6 مانگە بێ یاریەکەم ناوی ئەکادمیکەشمان تۆپی پێی بڕیاری تۆپی پێی بڕیاری کچانە
خۆشحاڵم لەم تیمە یاریەکەم بۆ خۆمان سەرکەوتووە بۆ شانازیە بۆ خۆمان و بۆ هاوڕەکانم بۆ دایک و باوکمان سەرمان بەرزەکە ئەم یاریەکەین دڵخۆشین بەشداری چەند یاریەکەکەین پاڵپشتیم زۆرەکەن هیوادارم هەر سەرکەوتوو بم لەگەڵ هاوڕەکانما زۆر دڵخۆشم کەم یاریەشەکە.